الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. ومێدوارم ئەڵقەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و سوودی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت کە ئێمە نزیکە بینەوە لە سەری ساڵی زاینی کە ساڵی 2021 کە ئێمە نزیکە بینەوە لە سەری ساڵی زاینی 2021 هیوادارم ئینشاءالله ساڵی ڕابردوومان بە هەموو غەفڵەت و بێئاگایانی کە تووشمان بۆ خۆی گەورە لێمان خۆش بێت و عافومان بکات و ئەگەر کردەوەیەکی باشیشمان هەبوو بێ خۆی گەورە لێمانی قبوڵ بکات و ساڵی داهاتومان پڕ لە نیعمەتی ئیمان و دینداری و تاعەتی خۆی گەورە و بۆ وڵاتەکەیشمان ئومێدی ئاسایش و خۆشی و هەرزانی و ڕوفاهیەت و سەقامگیری ئابووری و سیاسی خوازین ئینشاءالله خۆی گەورە هەموو لایەکمان دامەزرا و کات و هیوادارم ئینشاءالله ئەڵقەی ئەم جارەشمان بە دڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و لەسەر و هەمووی شێوە ڕەزامەندی خۆی گەورە بۆ ئەم ئەڵقانەمان دەستەبەر ببێت و خێرێک دەستی من و دەستی ئەوستاڤە ئازیز و خۆشەویستی پەیام و دەستی ئێوەی ئازیز و خۆشەویستیش بکەوێت کاتێک کە کاتەکانتان بەهەدەرە بن بەوەی کە گوێ لێ ئێماگرن سەیری بەرنامەی ئێماکەن ئینشاءالله بەهەدەر نەچێت و پڕ بێ لە چاکە بۆ ڕۆژی مەحشەرتان. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. گیانی مرۆڤ ڕیشاڵێکی بێسنووری هەیە، گۆزەرەکات بە خانەکانی جەستەی مادیە و بەڵام زەمنێک هاوڕێتیەکات و بەجێ دێڵێت ئەم کراسەی جەستە لە چاوەڕوانیە بەجێ مەهێڵن، دەستی سەرگردانی پێم مەگەێنن. زۆری جەژن و یادەکان سەریان لە سەرشێتیەکانی گەنجێتیەوە دەرەچێت و گوێ لە حکمەتەکانی پیری ناگرن. وەختێ مرۆڤ خۆی لە زۆربوونی گاڵتە و گەپەکانی دنیایەک لە جەژن و یاریە بێمانەکان دەبینێتەوە، دەستدرێژی دەکاتە سەر یاسابنچینەیەکانی ژیان و مرۆڤ لە کامەڵبوون دوورە خاتەوە. تەمەنی ڕاستەقینە ئەو حەقیقەتانەیە کە پێی دەگەین. ئیمامی عەلی دەفەرمێ بەرەکەتی تەمەن کردداری جوانە، مەرج نییە باوی سیاسی، باوی کۆمەڵایەتی و ژیاری و فەرهەنگی میلەتانێکی تر باوی تۆ بێت. هەتا زیاتر خۆمان بناسین و تەمەن بکەین تێبینی ئەواکەین ئەو کەسانەی کە زەمانێکە دەیان ناسین وەک دیدگا و بیرکردنەوەی من شتان نابین و جیاواز لە من بیر دەکەنەوە. کەمتر هاوبەشەکانمان دەمێنێ، بەڵام دەبێ لە قۆناغەکانی داهاتوویە یادگاریە جوانەکانت لەگەڵیان بپارێزیت، بەڵام بەبێ ئەوان ڕێدەکەیت. خۆشەویستان ئێمە زۆر خۆشحاڵ بووین بۆ ئەم باسوخواسەمان کە سەری ساڵی زاینیە و چۆن ئێمە ساڵێکی تەمەنمان بەڕێەکەین و چۆن دەرس و عیبرەت لەم ساڵەوە بگرین، چۆن کاتەکانمان بە فێڕۆ نەدەین. حەزمان کرد لە خزمەتی جەنابی بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی ڕۆژبەیانیا بین و خۆشحاڵ بووین بۆ یەکەوە ڕاستی جارێکتر لە خزمەتیا بین و بۆ ئەم باسە گرنگە و لەم سەری ساڵی 2021 مامۆستاگیان ئێمە بەرنامەکەمان بین خزمەتی جەنابتان. یەخوا بەخێر بن سەر چاوەکان خۆرزاتان بەتە یەخوا. مامۆستاگیان مامۆستاگیان ساڵی 2021 ئەماوە پێێنینە ناو ساڵی 2021 و ساڵێکی تەمەنمان بەڕێەکەین. طبعا مادەم ساڵی زاینی ساڵێکی ڕسمیە لە دنیاە و هەموو ئیش و کارێکی ڕسمی و بگرە کۆمەڵایەتیش لەسەر ئەم ساڵی زاینی بنیاتەن لێ بە زۆری و ئێمەش لە جیهانی ئیسلامیە 2 ساڵمان هەیە، 2 ساڵ ڕۆژمان هەیە، یەکیان ساڵی کۆچی، یەکیان ساڵی زاینیە. ئێستا کە لە ساڵی زاینیین حەزمان کرد ئەم کاریگەری ساڵیات یاخود کریسمس لە ژیانی خەڵکی موسڵمانە یاخود کریسمس خۆی بۆ خۆی یادی حەزرەتی عیسایە، لە دایکبوونی حەزرەتی عیسایە، هەرچەنە بەڕاستی ئێمە زۆر دەرناکەوێت لە کاتێکە کە یادی ئەم ساڵە ئەکرێت یاخود کۆڕانکاری ساڵەکرێت، باسی حەزرەتی عیسای هەرتیانە بۆ بەشتێکی تیجاری زیاتر، بۆ بەشتێکی کۆمەڵایەتی یاخود فەرهەنگی لە وڵاتەکانە و لە عالەمی مەسیحیە بە جۆری تریا دەکرێت. بەس ئێمە چۆن باسی حەزرەتی عیسا بکەین، چۆن لی تێ بکەین.
بەناوی خۆی بەخشندە و میهرەبان درود و سەڵاو لە سەرگیانی پاکی پێغەمبەری ئازیز و خۆشەویست و نوری چاومان محەممەد المستەفا صلی الله تعالی عليه وسلم و لە سەرگیانی ماڵ و خێزان و یار و یاوەرانی و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. مامۆسای ئازیز و خۆشەویستم جارێکی تر یەخوا بەخێر بن سەر هەردوو چاوم هەلێرێشەوە سڵاو و ڕێز و حرمەتم هەیە بۆ بیسەران و بینەرانی ئەم کەناڵە و بە تایبەتی ئەم بەنامەی جەنابشتان. دەربارەی پرسیارەکەت مامۆساگیان ئێمە خوای گەورە لە قورئانە لە پەیامەکەی خۆیان کە قورئانە شتێک هەیە فێرمانەکە کە ئەوەیە ئێمە ئیماندار شوێنکەوتوی ئەم قورئانە کە خوای گەورە بە خەڵات نادوێتی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیامێکی فێری ئێمە کردووە کە ئێمە تەفرەقە و جیاوازی نەکەین لە نێوان پێغەمبەرانە هەر لە باوکمان باوە ئادەمەوە هەتاوەکو خاتەم کە پێغەمبەری ئازیزمانە صلی الله علیه وسلم وەختی ئیمانمان دامەزرێ باوەڕمان بە هەر هەمویان هەبێ ئیمانمان بە هەر هەموو ئەو پێغەمبەرانە هەبێ کە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم باس لە ژمارەیەک ئەکا کە ئەوە نەخوای گەورە پێغەمبەری نادووە جایەکێک لەو پێغەمبەرانە کە پەیوەندێکی زۆری هەیە لەگەڵ ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر عیسایە علی نەبینا عەلەیه الصلاة والسلام ئەگەر ئەم بەروارە ئەم بەرواری 2020 کە پێێنینە 2021 ئەگەر بەروار و یادی لەدایک بوون و هاتنە دنیای ئەو پێغەمبەرە بێ صلی الله علی نەبینا عەلەیه الصلاة والسلام ئەوە ئێمە لە پێشی هەموو کەسێکەوە یادی شایستە بەو پێغەمبەرە علی نەبینا عەلەیه الصلاة والسلام کەینەوە چونکە بەڕاستی ئەو پێغەمبەرە هەر لە دنیایە ئێمە پەیوەندیمان هەبوو لەگەڵیا چونکە یەکێکە لەو پێغەمبەرانەی کە ناو و سیرەت و تەنانەت ئاکاری پێغەمبەری خۆمانی بۆ ئومەتەکەی باس کردووە مادەم دوای ئەو اسمه ئەحمەد يعني حتى ناوی پێغەمبەری هێناوە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە خۆی فەرمێ من چۆن بەشارەتەکەی عیسام کە ئیسا بەشارەتی داوە بە ئومەتەکەی کە لە دوای منەوە ئەو پێغەمبەرەیەت پێغەمبەریش نەبوو لەبینی ئەومەریش لەو بەینان نەبوو بەڕاستی جا ئەم پێغەمبەرە ئێمە پەیوەندیمان لەگەڵیا هەیە بۆیە پێویستە لەم ساڵ یادەیە کە یادی لەدایک بوونی ئەو پێغەمبەرە بێ ئێمە یادێکی بکەینەوە شایان و شایستە بێ لەگەڵ ئەوە شما وسای بەڕێز ئەم پێغەمبەرە کە عیسای علی نەبینا عەلەیه الصلاة والسلام لە ئەخیری زەمانە جارێکی تر خوای گەورە و فریادە ڕەسێک ئەینێرێ بۆ هەموو ئومەتە گەورەترین موسیبەت کە موسیبەتی دەجالە هەموو پێغەمبەران ئومەتی خۆیانیان لێ ئاگادار کردوتەوە پێغەمبەری خۆشمان صلی الله علیه وسلم ئێمەی لێ ئاگادار کردوتەوە کە ئەوە گەورەترین فیتنەیە تووشی نەوەکانی ئادەمە بێ دەی خوای گەورە عیسا نێرێتە خوارەوە لە شاری دیمەشق عیسایەتە خوارەوە کە ئێمە باوەڕمان وایە قەناعەتمان وایە عەقیدە و بیر و باوەڕمان وایە کە عیسا عەلەیه السەلام لە ئاسمانایە وفاتی پێ نەکراوە نەمردووە بەس کراوەتەوە بۆ لای خوا یعنی وەکو معجیزەیەک داوێتی بەم پێغەمبەرە بەزی کردوتەوە چونکە مەهامیان پێغەمبەرە هێشتا ماوە ئیشیان پێغەمبەرە هێشتا ماوە ئیشە گەورەکەیشی معلومی بەڕێسە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باسەکە لە ناوبردنی گەورەترین فیتنەیە کە دووچاری ئەولادەکانی ئادەمیەت دووچاری ئێمەی ئومەتی پێغەمبەرە بێ صلی الله علیه وسلم کە فیتنەی دەجالە کە هەموو پێغەمبەرێک مۆسەک باسی دەجالی کردووە ترسیکی ئەوە گەورەیە بەڵێ ئەوە نەترسێکی گەورەیە مامۆسا یعنی ئەوە نە ئیمتیحانێکی گەورەیە مامۆسا ئەوە نە ئیمتیحانێکی گەورەیە خەڵک بە لێشاو دوایەکەوێ مامۆسا یعنی خەڵک بە لێشاو دوای ئەو کەسە و جادو بازە ئەکەوێ بەڵام لەگەڵ ئەوەیشا عیسا عەلەیه السەلام ئێمە ئاگادار پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە ئاگادار کردوتەوە کە عیسا عەلەیه السەلام یێتە خوارەوە ئەو فیتنە گەورە و خراپە لە کۆڵی ئێمە ئاکاتەوە جژنی قوربان کە 4 ڕۆژە و ئەم 4 ڕۆژە تۆ لە جەژنایت لە خۆشیایت لەبەرەوەی فەریزەیەکی زۆر گەورە لەم جژنەیە ئەنجام دراوە کەویش فەرزی حەجە نوێنەری موسڵمانانی هەموو دنیا لە شاری مەککەی پیرۆز لەو 4 ڕۆژەیە واجبی حەج جێبەجێەکەن نە عەرەفاش نە مزدەلیفاش نە مینا تەوافی کەعباکەن واجباتەکانی حەج و دوایش زیارەتی حەزرەتی ڕەسوول الله ئەکەن صلی الله علیه وسلم لە شاری مەدینەی پیرۆز لەبەرەوەی کە ئەم واجبە گەورە ئەنجامەدرێ لەبەر قوربانیەکی گەورە کە حەزرەتی ئیبراهیم قوربانی کرد بە کوڕەکەی خۆی و ڕازی بوو بە ماڵ و ژیان و ڕۆحی کوڕەکەی لە خزمەتی ئیمان و لە خزمەت فەرمانەکانی خوای گەورەیە واجبێکی گەورە جێبەجێ بکات و خوای گەورە
خەڵاتی کردبەوەی کەوا ئێمە نامانەوێت خوێنی مرۆڤەکان بڕێژرێ بەڵکو قوربانیەک ئەنێرین و حیوانێک ئەنێرین تۆ بیکە بە خێر لە خێرێکی ئاوا گەورە کە جیهانی ئیسلامی هەمووی بەشداری تیاکە کە یارمەتی هەژارانە دەرێت لە جەژنە یعنی جەژنی قوربان ئەو جەژنەیە کە تۆ بەشداری دەستگیرۆییکردن و خێرکردن و چاکەکردن و خۆشی خستنە ناو ماڵی موسڵمانانی هەژار تایە بەشداری حەزەکەی چۆن خۆت ماڵەکەت گەرم و گوڕە و پڕە لە خواردنی جوان بە هەمان شێوە مناڵەکانی فەقیرێک یاخود بێدەستێک یاخود ماڵێک کە باوکیان نەماوە و هەتیون تۆ بەشداریان لەگەڵاکەیت بەوەی کەوا یارمەتیانە دەیت چەند جەژنێکی جوانە چەند ڕۆحێکی گەورەیە بەڕاستی ئەمە هەر لە جەژنی ڕەمەزانە زەکات و سەرفیتەی تیا بوو لەمە قوربانی تایە کەواتە لەم جەژنانەیە جەژنە بەو مانایی کە تۆ دەستگیرۆیی خەڵکی هەژار و فەقیر و ینی کۆمەکیان پێکەیت جەژنە بەو معنایی کە تۆ ئەتەوێت خەڵکێکە لە ئاستی ئابووری وەکو تۆ نییە وردە وردە لە خۆتی نزیکەیتەوە ڕۆحی یارمەتیدان لەم جەژنانەیە ئاجوڵێت زۆر جیاوازە لەو ئاهەنگ و لەو یادانەی کە کۆمەڵە دەسەڵاتدار و کۆمەڵە دەوڵەمەند بەس بۆ خۆیانەژی ئەچن سەفەری ئەوروپا و سەفەری کیۆکیۆ ئەکەن و لەو سەفەرانەیە ئامادەنین ڕوبعێک دینارێک لەتە دۆلارێک کەمترین پارە بدەن بە فەقیرێکە لە شەقامێکە دڵیان بۆی ناجوڵێ بەڵام ئەم جەژنە جەژنێکە کە خوای گەورە بە پێی ئاەتەکانی قورئانی پیرۆز پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەهاندانی فرمودەکانی پیرۆزەکانی خۆی و بەهاندانی فرمودە پیرۆزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم شریعەتە گەورەیە یەک پارچە ئەبێت یارمەتیدانی هەژاران و فەقیران و خەڵک کۆمەکی خەڵکی نەدار و خەڵکی بێباوک و خەڵکی کەم دەست ئەکات لەبەرەوە چەند جیاوازە ئەم دوو جەژنە چەند جەژنی گەورەیە بەڕاستی لەبەرەوە ئێمەی موسڵمان بەڕاستی دوو جەژنمان هەیە بەڵام بە معنای کەلیمە جەژنە بەڕاستی جەژنە بێ ئەوەی ینی جەژنۆڵکە نییە دروستکراو نییە زروفێکی سیاسی دروستی ناکە ڕق بەرهەمی ناهێنێ ئەمانە بعضی یاد و بعضێ جەژن و بعضی لەم شتانە دروست دەکرێت لە زروفی سیاسیە لە نەتیجەی فکری ئایدۆلۆژیە لەمانەیە بعضی بەڵام بەرگە ناگرێت ڕۆژگار هەمووی هەڵە پرۆسێنێ بەڵام ئەم جەژنانە لە وەتی خوای گەورە ئینسانی دروست کردووە ئاینی بۆ ناردووە هەمان شێوە بۆیشی دیاری کردووە لەکوێیە دڵی خۆشە بێ وەوەکو وتمان جەژنەکانی ئێمە لە نەتیجەی دینداری و عیبادەت و ئیمانداریەکی باشە تۆ جەژنەکەی یعنی زیاتر نزیکە بیتەوە لە خوای گەورە و ئەگەیتە پلەی ویلایەت و نزیک بوونەوە لە خوای گەورە وەلی خوای گەورە دۆستی خوای گەورە اینجا خوای گەورە خەڵات دەکا بەو جەژنانە و جەژنە پێ بەخشێت ماڵسەگیان ئێمە حەزرەتی عیسا ینی وەکو جەنابتە فەرموویت اینجا یەکێکە لە پێغەمبەرە ئولول عەزمەکان هەروەها مانەوەی ئەم پێغەمبەرە کە خۆی گەورەی هێڵێتەوە هەڵی کێشێ بۆ ئاسمان چۆن ڕزگاریەکە لە دەستی ئەو جوولەکانی کە ویستیانە شەهیدی بکەن و لە ناوی برن لە هەمان کات شامانەوەکەی ڕەنگە ڕەبتی بە ئێمەوە بووی کە جەناب باسە کردکە بۆ ئاخر زەمان کە هێتە خوارەوە بەڵام یەکێک لە مهمەکانی حەزرەتی عیساشەوەیە کە وەکو پێغەمبەر نایەتەوە خوارەوە جارێتر وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و قیادەی ئومەتی ئیسلامەکە وەکو یەکێک لە ئەتباعەکان و شوێنکەوتوەکانی حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم مەغزای ئەم مەسەلەیە ناوەڕۆکی ئەم مەسەلەیە مەوەسەیانی دوای هاتنی حەزرەتی محەممەد المصطفى ئیتر هەموو دینەکان نەسخە بێتەوە بۆ مانایە کە ئەم دینە هەموو کەماڵ و هەموو شتێکی تایە ئیتر پێویست ناکە کە دینێکی تر هەبێت حتى ئەگەر پێغەمبەرەکەیشی بێتە خوارەوە على نبينا عليه الصلاة والسلام وصيان راسه فهم بس هل لسر قسكي جنابت كفرمود عيسى عليه السلام هيك كلا بيغمراني أولو العزم وهيك كلو بيغمرانش كمتلين تمني هي موزة يعني إما زوجة قصة بسر هاتي نوح عليه السلام عن بيستوه كتنها نوصدو بنجادة أنا صال دعوي كدوه نوصدو بنجاه صال دعوي كدوه ليلة ونهارة 50 ساڵ تەمەنیشی بووە اینجا خوای گەورە کردوێتی بە پێغەمبەر یعنی لە 1000 ساڵی تەمەنیە تۆفانەکە هەڵساوە بەو تەمەنەوە اینجا یەکێکە لە پێغەمبەرانی ئولول عەزم 950 ساڵ داوە بەڵام عیسا عەلەیهی سەلام هەمووی 33 ساڵ تەمەنی بۆ مانەوەی لەسەر زەویە بە لەدایکبوونەوە هەتاوەکو بەزبوونەوەی 33 ساڵ بووە بۆیە ماوەسا ژیانی عیسا عەلەیهی سەلام سەرتاپای مۆجیزەیە یعنی سەرتاپای گەورەیی و دەسەڵات و حەزەمەتی خوای گەورەمان بۆ دەرەخا
کە فێرمانەکە پەروەردەکاری عالم پێمان ئەڵێ خوا ئەوە نەبەدە سەڵاتە لە نەبوونەوەشت دێنێتە بوون نەوامیس و قانونەکانی ئەگۆڕێت هەمووی گۆڕێ مامۆستا بۆ پەیابوونی عیسا عەلەیهی سەلام بەبێ باوک اینجا بۆ دایکماندایە مەریەم یعنی خوای گەورە بەرنامەی ژیان یعنی سونەتە کەونیەکانی بۆ گۆڕێ یعنی دار خورمایەک کە هیچ خورمای پێوە نییە ئافرەتێک لەو کاتەی کە تەمەناکە کە بمرێشتی وای بەسەرانەیە لە حاڵەتێکی دەرونی ئەوە ناڕەحەتایە بەس خوای گەورە پێ فەرمە بچۆ بنی ئەو دارە بەس ئەو دارە بجوڵێنە ئیتر ئێمە خۆمان خۆمان بۆ دابەسێنی ئێستا دکتۆرە بەڕێزەکان ئەوان چاکتر لە ئێمە ئێزان کە خورما چەند بەسوودە بۆ ئافرەتێ کە لە حاڵەتی مناڵبوو نابێ جا مەبەستەکەم وەیە بڕاستی ئێمە وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێش هەموو کەسێکەوەین ئێمە ئەحەقترین بە عیسا عەلەیهی نەبینا عەلەیهی الصەلاة وەسەلام لە هەموو کەسێکی تر چونکە ئێمە یادێکەکەینەوە شایان و شایستە بێت لەگەڵ گەورەی مەقامی ئەو پێغەمبەرە و عەزیزم کردی مامۆستاکیان ئێمە چاوەڕێن کە ئەو پێغەمبەرە ئازیزە مەهامێکی تری ماوەکە هاتنە خوارەوەیەتی جارێکی تر بۆ ناو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمانە فەرمێ یەکێک لە گەورەی ئومەتی ئیسلام ئەوەیە کە کاتێک کە عیسا یەتە خوارەوە کاتی نوێژی عەسرە ئالەو کاتا لەناو ئەو مزگەوتە ئیمامەکە تەمەن هەموویان چاوەڕێی هاتنە خوارەوەی ئەو پێغەمبەرە ئەکەن ئەزانن کە کاتێتی ساتێتی کە یەتە خوارەوە ئیبینن ئیمامەکە پێشنوێژی ئەو کاتە داواکە لە عیسا عەلەیهی سەلام بە هەموو مەقامی عیسا گەورەترە عیسا پێغەمبەری خوایە عیسا ئولو العەزمە عیسا ئیترەوە خۆ مەقامی بەرزی هەیە عەلا نەبینا عەلەیهی الصەلاة وەسەلام داوای لێ کاڵێ قوربان تۆ ئیمامەتمان بۆ بکە کەچی عیسا عەلەیهی سەلامە فەرمێنە ئەبێ ئێوە ئیمام لە خۆتان بێ ئیمام ئێوە بنە بی ئیمام یعنی سەیری گەورەی ئەم ئومەتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم سەیری ئەم مەقامەکە کە خوا داوێتی بە ئێمە و سەیری ئەو مەهامە گەورەیش کە عیسا عەلا نەبینا عەلەیهی الصەلاة وەسەلام خوای گەورە بەرزی کردوتەوە بۆی ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە گەورەترین فیتنە کە دووچاری ئەولادی ئادەمیە نەجاتمان بە ڕاست مامۆستاگیانەمە لە دوو جەژنمان هەیە کە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانە وەکو جەژنی ئومەتی ئیسلامی و بۆ جەژنێک کە ڕەسەنایەتی و ئەجر و پاداشتی لە نەتیجەیە لێ دەست بکەوێت ئێستا ئەم ساڵی یادەیە خۆت ساڵەوگەڕی لەدایکبوونی حەزرەتی عیسا کە ساڵی میلادیە ڕنگ و بۆی دینی پێوە نییە ینی کاتێک کە سەیرێکی هەر لە جیهانی مەسیحیشە زۆر ئەوەی پێوە دیار نییە زیاتر نان خواردن و ئاهەنگێڕان و لای خۆشمان کە ئەیبینی بەڕاستی گۆرانی وتن و کۆمەڵەشت کە لەگەڵ شەریعەتی ئێمە وەکو دەرکەوتەکان و یا لێکەوتەکانی ئەو ئاهەنگە بەڕاستی بۆ ئێمە ناگونجێت کە بەشداری تیا بکەین حتا ئێستا جنابتان ئەوە حەزەکەم باز بکەن کە جاری وهەیە ئەگەر کۆمەڵەشت دینیش بێت یعنی سەر نوێژ بۆچی دروست نێژن و پیا بەیەکەوە نوێژکەن چکە تێکەڵی دروست بێت کە نوێژ و عیبادەتەکەن بۆ خوا لەبەرەوە کە کۆمەڵەشت لەگەڵ دەقە شەرعیەکانە لەگەڵ فەرمودەی قورئان و حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک نەگرێتەوە یاخود شتێکی تر دروستکە کە حرام بێت گوناهباریە لەبەرەوە ئەم یادانە مامۆستا لە جیهانی ئیسلامیە لە وڵاتانی ئێمەیە ینی مسلمان چۆن بەشداریان تیا بکە یان چی بکە باشە ئایا ئەوەی کە ئەکرێ ئیسا بڵین گۆرانی وتنەوە و شتی زۆر خراپی تیاوتری و بەیادی لە دایکبوونی حەزرەتی عیسایە ساڵیادە ئەمە چۆن ینی مسلمان چۆن جیاوازی بکە لە بینی ئەم دوو شتەیە مامۆستاگیان وەک حەزم کردی هەموو ئێمە سنوورێکی دیاریکراومانەیە کە خوای گەورە لە قورئانە سنووری بۆ دیاری کردوین فەرموویەتی وەتیلکە حودود الله فلا تعتدوها ئێمە نابێ ئەو سنوورانەی خوای گەورە بەسێرین ئەم یادانە کە ئاوای لێکراوە ئەمە تەبەن تازەی ئەم وای لێکراوە یعنی دەستێکە کە ئەم یادە لە مەساری خۆی لا ئەبا بەڵام ئێمە وەکو مسلمان ئێمە وەکو ئیماندار ئەبێ ئاگامان لێبێ ئێمەش نەکەوێنە دوای ئەو قەڵەواڵخیە بەڕاستی نەکەوێنە دوای ئەو شتانەی کە داهێنراون نەکەوێنە دوای ئەو شتانەی کە شایان و شایستە نیە لەگەڵ ئەم بۆنەیە بەڕاستی یعنی ئەم بۆنەیە ئەگەر بۆنە یادی لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلامە ئەوە ئەم جۆرە ئاهەنگانە یا ئەم جۆرە تێکەڵیە یا ئەم جۆرە ئیسرافە مامۆستا ئیسرافێکی زۆر لە ڕادەبەدەری تیاکرێ مۆستا تەسویقێکی عالەمی گەورە هەیە کە بە بازارکردنێکی زۆر بە ناوی سەری ساڵەوە یعنی کە تیجارەتە بەڕاستی بڵێ بە ملیارها دۆلار مامۆستا ئەدرێ بەم ئاگرۆ ئەکرێ بە ئاسمانە بەم فیشەکەشێتە یعنی بە ملیارها دۆلاریتی ئەجێ لە کاتێکە هیچ لە مەسئلەکە ناگۆڕێ عنی هیچ لە شتەکە ناگۆڕێ
جا بۆیە ئینسانی ئیماندارە بێ ئاگای لێ بێ بەڕاستی نابێ ینی خوا نەخواستی ئێمە بە ناوی شتێکەوە بکەینە دوای ئەو قەڵەواڵخیە بەڕاستی ئێمە پەیامی خۆمانمان هەیە ئێمە منهەجێکمان هەیە کە ئەو منهەجە فێرمانەکا کە دوورکەوینەوە لە کۆمەڵی خاڵ یەکێک لەوانە زایەدانی وەختە یعنی خی گەورە ئێمە فێر کردووە کە ئاگامان لە کاتەکانمان بێدەیت تۆ ئەم کاتە هەروە سەرفیەکەی یعنی لە ڕۆژی قیامەتە بۆمان لێ درێتەوە اینجا خی گەورە ئاگاداری کردووە کە ئێمە ئیسراف نەکەین زیادە ڕەوی نەکەین چ لە ماڵا بێ ئەم ماڵەکە لەم کاتا و لەم وەکو جناب فەرموو تەسویقێک و بازارکردنێکی هەنێک کاڵایە ئێمەش ناوێ بکەین دوای ئەمە بەڕاستی اینجا عەزیشم کردی ئێمە ئەبێ یادی عیسا عەلەیهی سەلام بەو شێوەیە بکەینەوە کە خوای گەورە لە قورئانە بۆمان باسەکە فرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر عیسا عەلەیهی سەلام کە بۆمان باسەکە و اینجا بیر لە معجزاتی بکەینەوە بیر لەو هەموو معجزە بکەینەوە کە خوای گەورە پێیاوە بیر لەو هەموو گەورەیە بکەین کە خوای گەورە داوێتی بۆ پێغەمبەر لە کاتێکی کەم و لە تەمەنێکی کەمی ئەو پێغەمبەرە عەلا نەبینا عەلەیهی الصلاة والسلام بۆیە بەڕاستی من بەداخەوە ئێڵێم ئێمە ژوەکو ئومەتی ئیسلام کەوتونێتە دوای هەنێک لەو قەڵەواڵخیە بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان تەئسیری لە ئێمەش کردووە بەڵام ئەیشکرێ ئێمە بگەڕێنەوە بە خۆمان مراجعەی خۆمان بکەین بە خۆمان بچینەوە بەڕاستی یعنی خۆمان پارێزی لەوانە یعنی ئەمانە ماوەسا کللتوری ئێمە نین کللتورێک نین کە لەگەڵ دینمانە بگونجێ بە دەرەجەی یەکەم و اینجا کللتورێکی ژنێ لەگەڵ کورد و کودایەتیمانە بگونجێ یعنی ئەمە هیچ پەیوەندیکی بە ئێمەوە نییە مەسەلەن بۆ نمونە یەکێک لەوانە کە ڕواجێکی زۆری پێدرێ ئەم شەجەرەی میلادێ یعنی دارێگەێنەوە ئەم هەموو گوڵ و گوڵزارەی پیاکرێ و ئەمە هیچ ڕەفتێکی نە بە دینمانەوە نە بە ژینمانەوە هەیە بەڵاستی هیچ ڕەفتێکی بێمەوە نییە و کودوک و داواری وەکو بسڵمانێتیش پێش ئەوە هیچ ڕەفتێکی بە دینەکەمانەوە نییە بگرە لە لایەکی تیشە کۆمەڵە زەوزیانمان لیا کە مەسەلەی ئیسراف و زیادە ڕەوی و هەنێشتەکە هاتووەتە ناو مۆزوعەکەیش و ئەکینا ئەوانشی کە لەسەر ڕێبازی ئیسان عەلا نەبینا عەلەیهی الصلاة والسلام ئەوانش لەوانەیە زۆر ڕازی نەبن بەم شتانەی کە ئەکری چونکە بەشێک لەمانە لەگەڵ پەیامەکەی ئیسا ناکونجێ و پێکەوە نابێت ماوەسا زۆر شت هەیە کە کاتمان زۆر بەها دەرەبات یەکێک لەو مەسەلە زۆر گرنگانی کە ئیسلام ئیحتیمامی پێدا ئەوەیە کە کاتی موسڵمان کاتێکی زۆر بە قیمەتە لەبەرەوە چۆن ئەکرێت ئیسا بۆ نمونە ئەگەر ئێمە دوای هەموو یادێ بکەین دوای هەر شتێک لە عالەما ئیسا ئەو یادی ئەلوانەکان هەیەوەی کە لە کوردستانی شەتا حدێک گەنجیان ینی بەدەمەوە چوونێکە بوو لایەن هەندێک گەنجەوەکە ویستیان ڕەواجێ بەوە بدەن کە ڕەنگەکان و تێکەڵکردنی ژن و پیا و یانی شتێکی زۆر بێلەزەت و بەڕاستی نامەعقول ینی دروستەکرێ جاری وا هەیە بڵین لە ئیسپانیا شەڕە تەماتە هەیە لە هینیان هەیە ئەوەی گاکان کە بڵین شەڕەکەن ئەمان لە بەعزی قەواعیدا کە قەواعیدی شەرعیە لەگەڵ شریعەتە ناگونجێت کە زەرەر و زیانی دوو گیان لەبەرتۆ کە لە یەکەدەن عازێتی یەکەیان ینی خەڵک دیمەنی خوێن و خوێن ڕشتمانەکەی بەڕاستی یادێکە کە ئینسان یاخود یاریەکە کە زۆر گوێی باتێ بە زۆری ئەم جۆرە یاریانە بە زۆری ئەم جۆرە ئاهەنگانە ماوەسا گەنجانێک کە زیاتر لە تەبیعەتی مناڵی و نزیکن حەزی لێکن و ڕەواج بەمە ئەدرێکە بێ بە ڕەونق و ڕووناکی ینی وێنەیە کە کۆمەلگا هەمووی متەئەسیر بێ پێ ئەمە چەندێ وەختمان بە هەدەرەبا کە وەخت لای موسڵمان زۆر گرنگە و بەڕاستی پارێزگاریکردن لە وەختمان کە بەشێک لەوەی کە ئێستا جەنابتان و مامۆسایان و ئەهلی شەریعەت ینی زۆر جار پێداگری لەم مەسەلانەیەکەن تا خەڵک زۆر بەدەمیەوە نەچێ بەشێک لە مهمەکە ئەوەیە کە موسڵمان بەڕاستی وەختی ئەوەنە نییە تا خەریکی ئەم شتانە بێت ئایا گرنگی وەخت لە ئیسلامە چۆنە یەکێکی تر لەو بابەتانەی کە بەڕاستی هەر لەم سەری ساڵا بەیادمانەکەوێتەوە گرنگی وەختە مامۆسا کات لای ئینسانی ئیماندا زۆر بە نرخە چونکە ئێمە لە پەیامەکەمانە کە قورئانە و لە فەرموو دەشینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە گەورەی و گرنگی باسی کات کراوە تەنانەت خوای گەورە لە قورئانە زیاتر لە دەیان جا سوێنی بە کات خواردووە فەرموویەتی والعصر فەرموویەتی والضحى فەرموویەتی والشەمس وضحاها والليل إذا سجى يعني هەموو ئەمانە دلیلن لەسەر گەورەی و گرنگی کات بەڕاستی اینجا پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم اینجا عیبادەتەکانی ئێمە نوێژ کاتێکی دیاریکراوی هەیە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا أي وقت معلومة کاتێکی دیاریکراوی هەیە نوێژ ڕۆژەکەمان کاتێکی دیاریکراوی هەیە بە کاتە حەجمان بە کاتە
کەواتە کات لای ئێمەی ئیماندار نرخ و بەهای خۆی هەیە و یەکێکە لەو چوار پرسیارش کە لێمانەکرێ مامۆسا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئینسان کە زیندوو ئەبێتەوە چوار پرسیاری لێکری پرسیارێک لەو پرسیارانەی کە خوای گەورە لێمانەکات دەربارەی و تەمەنێ ئەو چەند ساڵەی عمرت کە خوای گەورە وەکو کاتێک پێی بەخشیت خستێ بەردەست تۆ چیت کردووە لەم کاتەی خۆتە چیت نادووە بۆ قیامەت چیت چاندووە بۆ ئەو ڕۆژێک کە لەوێ بەرهەمەکەی هەڵگریتەوە کەواتە بەڕاستی ئێمەی ئیماندار ئەبێ ئاگامان لە کاتی خۆمان بێ چونکە کات ئەم وەختە جێی پرسیاری خوایە جێ ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لێپرسینەوەمان لەگەڵ لەسەرەکە یعنی وەکو شاشەیە یێتە بەر چامان لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەو عمرت پێدا مەسەن بۆ نمونە کەسێک 50 ساڵ تەمەنی هەیە ئەم 50 ساڵ تەمەنەی ئەمە نیوەی بەخەوە ئەوە لی دەربێنە سیرەکەی 34 ساڵی ئەمێنێتەوە ئەم 34 ساڵە دوو لە ڕووی جەنابەت و بینەران هەمووی بە لەهو و لەعب و گاڵتە و ئەمانەوە لەسەر شاشەکەیش بۆی لێدرێ باوەڕ کە خۆی بۆ خۆی شەرمەکاڵێ باشەوە من بۆ یعنی من بۆ ئەم کاتی خۆم بە ماسەرف کرد بە تایبەتی ڕۆکەمە گەنجولاوەکانمان بە تایبەتی ڕۆکەمە ئازیزەکانمان یعنی تۆ بە دیاری شتێکەوە دانیشی یا بە دیاری مەسەلەن فلیمێکەوە یا بە دیاری یاریەکەوە یا بە دیاری شتێکەوە دانیشی بزانە ئەم کاتت ئەڕوە تۆ توانی لەم کاتە شتی زۆر گەورە بکەیت. لە ئەدەبی فەڕەنسیا چیرۆکێکی واقعی بەرجەستە دەکات کە لە پاریس ڕووی داوە. کچێکی وریا و زیرەک هەبوو ناوی سۆفیا بوو. باتریکی شوێنەکێشێکی لێهاتوو بوو لە شارۆچکەیەکی بچووکە دەژیان. باتریکەی ویست لە پاریس ببێتە وێنەکێشێکی مەناوبانگ و داهاتوویەکی زۆر جوان و بێوێنە بۆ خۆی دروست بکات. سۆفیاش بە هەمان ئومێد و ئاوات بوو. لە تەمەنی 20 ساڵانە بوونە ژنومێرد و بەو ئومێدەوە بە پلانی ژیانێکی شایستە ڕویان لە پاریس کرد. لە پاریس لە شوقەیەکە دەژیان و ڕۆژ بە ڕۆژ ژیانیان باشترە بوو. لەو گەڕەکەی تایە ئەژیان سۆفیا ژنێکی زۆر دەوڵەمەنی ناسی. زۆر بە خوڵک بوو لەگەڵی. ڕۆژێکیان سۆفیا داوای لێکرد ملوانکەیەکی زۆر جوانی گرانبەهای هەبوو بە خواستن بۆ ماوەیەک پێی بدات. لێی وەرگرت و لە ڕێگەی گەڕانەوەیە لێیون بوو. لەگەڵ باتریک بوو بە کێشەیەکی گەورە لەلایەن و ڕۆشتن شقە و هەرچیەکیان هەبوو لەو ساڵانەیە پەیدایان کردبوو فرۆشتیان هەتا ئەو پارچە ئاڵتونە بۆ ژنە دەوڵەمەندەکە بکڕنەوە و پێی نەزانێ کە ونیان کردووە. وەک هەمان خشلیان بە پارێکی زۆر دەستکەوتەوە و بردیانەوە. ئەو ناوچیان بەجێ هێڵا بەڵام کەوتنە ژێر قەرز و سوویەکی زۆر و کارەکەی خۆیان کە خولیا و ئاواتی ساڵانێکی زۆریان بوو لە دەستیاندا. سۆفیا لە ماڵان خزمەتکاریە کرد و باتریکیش وازی لە وێنەکێشان هێنا و حەماڵیە کرد. 25 ساڵ تێپەڕی بەسەرم چیرۆکەیە و بە تەواوی ژیانیان لە ئومێد و ئاواتەکەی سەرەتای هاتنیان بۆ پاریس دوور کەوتەوە. ڕۆژێکیان سۆفیا لە بازار سەوزە و میوەیە کڕی. ژنە دەوڵەمەنەکەی بینی و ناسیەوە. ئەویش بە هەمان شێوە سۆفیای ناسیەوە. لە سۆفیا هاتە پێشەوە پێیوت تۆ سۆفیانیت؟ وتی بەڵێ ئەوم. پێیوت ئەم چەند ساڵە دوور و درێژانش چیتان لێ هات بۆ کێ چوون؟ سۆفیا وتی خاتوونەکەم بیرت دێکە پارچێ ئاڵتونی گرانبەهای تۆ لە لای من بوو بە خواستن بردم ئەو کاتە ونم کرد و بۆ ئەوەی ڕووی لای تۆمان بمێنێ بووین بەژێر قەرز و سووەوە سەری خۆمان هەڵگرتووە و هەتا ئێستاش بە کولەمەرگیە ژین و ئاوات و ئامانجی هاتنمان بۆ پاریس لەدەستدا. شنەکە پێیوت سۆفیا ئەی بۆ ئەو کاتە قسە نەکرد ئەو پارچەی تۆ بە ئەمانەت بردت ئاڵتون نەبوو تەنەکەیەکی ئاسایی بوو کاتێکیش هێناتەوە وام زانی ئەوەی خۆمە دەیدەی پێم کاتێکیش زانیم ئاڵتونە زۆرم پێسەیر بوو ئێوەش دیار نەمان و هەتا ئێستا نەمزانی بۆچی ئەمە دروست بوو. ڕەنگە فکرە و تێگەیشتن و باوێکی کۆمەڵگا داهات و تەواوی ژیانی تۆ وێران بکات. زەمانێ فریای خۆ بکەوی کەی تر کات نەما بێ بەدەستەوە. قیامات پێویستی بە متمانەیەکی زۆر هەیە بۆ هەموو هەڵسو کەوت و مامەڵە و عەقیدە و بیر و باوەڕ و هەرچی هەڵسەنگاندنێک کە لە ژیانە ئەیکەیت. هەرچی شتێک کە دراوسێتی ژیان تەکات بە وردی لێی وردبەرەوە. هەموو باوێک دژە باوی ناوێت بەڵام هەموو باوێکیش ڕەسەن نییە. ئێمە لە ئیسلام و ئومەتانی موسڵمان و گەلانی موسڵمان و ئومەتە ئیسلامیەکان یا ئومەتە ئیماندارەکان لە مێژوویە واتە ئەوانەی
کە پێغەمبەریان بۆ هاتووە و خوای گەورە بە وەحی ئاسمانی تەئیدی ئەو پێغەمبەرانەی کردووە واتە ئاینەکە ئاینێکی ئاسمانی و ڕەسەن بۆ نەک ئاینێکی سەرزەوی کە دروستکراوی دەستی بەشەر بوو بێت. لەم ئاینەیە کە ئاینی پیرۆزی ئیسلامە و لە عمق و قوڵاییەکانی ئەم دینەی ئێمەیە کاتێک کە جەژنێک یێتە پێشەوە بە تایبەتی ئێمەی موسڵمان دوو جەژنمان هەیە و ئێمەی گەلی کوردی موسڵمان خاوەنی دوو جەژنی زۆر ڕەسەنی گەورەین لە ناو ئومەتی ئیسلامیە بە هەمان شێوە ئەم دوو جەژنە لە هەمان کات و لە هەمان زەمان و بە یەک شێوە جەژنەکرێت کە ئەوی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە. ئەکرێ هەندێک عادات و تەقالیت تێکەڵ بەم دوو جەژنە بوو بێت و هەر نەتەوەیە بۆ خۆی یا هەر میلەتێک کۆمەڵێ ڕسوماتی جیاوازی هەبێت بەڵام دەخاڵت نەکاتە سەرەوەی کە جوانی جەژنەکە یاخود شەرعیەتی جەژنەکە لە ڕووی قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گۆڕانکاری بەسەرا بێت. جەژنی ڕەمەزان جەژنێکە بەوە ئەبێ بە جەژن کەوا تۆ عیبادەتێکی زۆرت ئەنجام داوە، شتێکی باشت کردووە، مانگێکی گەورەی پیرۆزی وەکو ڕەمەزان تۆ بە ڕۆژوو بوویت، شەوەکانی قەدرت گرتووە، ڕۆژەکانی بە ڕۆژوو بووی، شەوەکانی تەراویحت کردووە، عیبادەتێکی باشت کردووە، لە نەتیجەی ئەم مدە زۆرە عیبادەتەیە خوای گەورە خەڵاتێک دەکا بەوەی کە پێوترێت جەژنی ڕەمەزان. ئەم جەژنی ڕەمەزانە تۆ 3 دانە ڕۆژ جەژنەکەیت و ئەم جەژنە هەمووی شێوەی جەژنەکە شێوەیەکە دەستە باڵایی شیعارە دینیەکان و عیبادەتیەکان و ڕواڵەتە گەورە و ناوەڕۆکە گەورە ئیمانیەکە تایە بەرجەستە ئەبێت و دەرەکەوێت کە بریتێ لە نوێژکردن کە نوێژی جەژنە، بریتێ لە ئەڵڵاه ئەکبەرکردن، بریتێ لەوەی کە مسلمانان گردنی یەکتر ئازادەکەن، بریتێ لەوەی کە سەردانی یەکترەکەن و خۆشەویستی بۆ یەکتر دەرەبڕن. کەواتە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانیش بە هەمان شێوە ئەو دوو جەژنە گەورەیە کە مانای جەژنی تایە. جەژنی ڕەمەزان بۆچی ئێمە زۆر جارڵین بە خەڵکەوە گردنمان نازاکە؟ چونکە ئەم جەژنە بەڕاستی بۆ پاکبوونەوەی ئێمە لای خوا بۆ ڕۆژی قیامەتمان فرسەتێک کە خوای گەورە یاوێتی بە ئێمەی موسڵمان کەوا بەرگەی ئەوەمان گرتووە و عمری ئەوەمان هەبوو بگەینە مانگی پیرۆزی ڕەمەزان. بۆیە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر 6 مانگ پێشەوەی ڕەمەزان بێتە پێشەوە و ئێستا کە ئێستا نزیکەی 5-6 مانگێکی ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان. هەر لە ئەوەڵی ئەم مانگانەوە دەستیانە کرد بە دوعا خوایە بمانگێنە مانگی پیرۆزی ڕەمەزان کە گەیشتە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەگەیشتە جەژنیش بە ئیزنی خوا ئەوەی بگەیشتایە ئەوەش نێش گەشتایە ئەوە ئینشاءالله هەر ئەجر و پاداشتی ئەوەی دەسەکەوت لە جەژنە جەژنی ئازادبوون بوو لە ئاگری دۆزەخ چونکە ئەخیری ڕەمەزان عتق من النار یعنی ڕزگار تەبێ لە ئاگر. کەواتە جەژنی ڕەمەزانی پیرۆز جەژنێکە کەوا تۆ ئومێدی قیامەتە پێ هەیە، ئومێدی پاکبوونەوەی خۆتە پێ هەیە بۆیە جەژنەکەی، واتە ئومێدی ڕزگاربوونت هەیە لە گوناه بۆیە ئەم جەژنی ڕەمەزانەکەیت. ئەمە زۆر زۆر جیاوازە لە یاد و جەژنانێک کە بەڕاستی لە ڕووی شەرعیەوە ناکرێ بڵین جەژنە چونکە ئێمەی موسڵمان و کووتمان دوو جەژنمان هەیە. ئەکرێ یاد بێت یادێک بێ یا ئەکرێت جەژنی کۆمەڵێک یا ئومەتێک یا میلەتێکی تر یا دینێکی تر بێ وەکو دینی مەسیحی کە ئێستا کریسمسیان هەیە خۆ سەری ساڵیان هەیە سەری ساڵی زاینیان هەیە کە ئەمە بۆ ئێمە جەژن نییە بۆ ئەوان جەژنە. هەر لەسەر گرنگی کات لە شەوی میعراجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگا بە خزمەتی ئیبراهیم پێغەمبەر باوکی پێغەمبەرانە پێغەمبەر ئیبراهیم علی نەبینا عەلەیهی الصلاة والسلام سەلامێک ئەنێرێتەوە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ یا محەممەد سەلامی بکە لە ئومەتەکەت بۆیە ئێمە هەمیشە لە تەحیاتەکانمانە سڵاوی بۆ ئەنێرین کە اینجا ئەفەرمێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ پێیان ڕاگەیەنە خۆڵی بەهەشت خۆڵێکی زۆر بەپیتە با داری تیا بنێژن باداری تیا بنێژن ناشتنی دارەکەیش بۆمان باسەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەچی دارێکە نێشرێ لە بەهەشتا بە کەلیمەیەکە لە کاتێکی زۆر زۆر کەمە تۆ بیتە خاوەنی دارێک لە بەهەشت بەلا حەولە وەلا قووەتە ئیلا بالله. یعنی ئەو کەسێک کە کاتی خۆی بەزایە ئەدا بیر کاتەوە چ خەسارێ گەورەی کردووە بەڕاستی. یعنی لەو کاتا بۆ نمونە کەسێک سعاتێک دانیشە بە دیاری فیلمێکەوە کە هیچ ئیسیفادەیەکی نییە بگرە ئەو سعاتش زەرەری لێیە دەی لە ماوەی ئەم سعاتە ئەم کەسە چەند جا ئەیتوانی بڵێ لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله
چەند جا ئەیتوانی بڵێ ئەستەغفر الله، چەند جا ئەیتوانی بڵێ سبحان الله، چەند جا ئەیتوانی مەسەڵەن وەکو جەناب فەرمی هەوڵبا زبانێ فێر بێ، هەڵبا کتێبێ بخوێنێتەوە. خۆی ئێمە ئومەتی ئیقرائین، بەڵام بەداخەوە ئێستا زانایان پێمانەڵێن، عالمەکان خوێنەوارەکان پێمانەڵێن ئەم ئومەتی ئیقرائە لا یەقرأ، هەر ئومەتی ئیقرائە ناخوێنێتەوە، کە بەڕاستی ئەمە جێی داخە مامۆستا. یعنی لە هەموو وڵاتەکانە گرنگیی زۆر دراوە بە خوێندن و خوێندەواری. یعنی لە وڵاتێک وی وڵاتی یابانە لە ناو پاسە لە ناو قیتارە کابرا کتێبێکی دەریە ناو لە جانتاکەی دەری ناو کتێبێک خوێنتەوە. یعنی ئەوان ئاوا ڕێزی کاتەگرن، ئەوان ئاوا حرمەتی کاتەگرن. بەڵام ئێمەش ئەم کاتە لە بەدەستمانایە، ئەم هەموو مامۆسا ئاینێ پێمانەڵێ کاکە وریای کات بن، کاکە کات خوای گەورە محاسبەمانەکە لەسەری لە ڕۆژی قیامەتە. دەبێ مراجعەیەکی خۆمان بکەین، بەڕاستی بە خۆمان نابچینەوە ئەم هەموو کاتەکە لە بەدەستیەمایە هەروە زایعی نەکەین، چونکە دڵنیا بین ڕۆژێ لە ڕۆژان کاتەکەمان تەواوە بێ. خۆ ئەم کاتە مامۆستا فرینیە لە بەدەستیەمە بە بەلاش لە بەدەستمانە دانرا بێ. کاتێکە وەختێکی دیاری کراوە بێ لەو کاتە و لەو ساتە وەختە ئیترۆکو چۆن ئەم ژوورە کارەباکەی کوشێنیتەوە، ئەوە کارەبای عومرمانە کوژێتەوە. مامۆستا کاتیش هەمووی لە ساڵحی ئیشی باش نییە بۆ ئێمە، ینی تۆ سیرەکی جاریوە هەیە و کوژاتە فەرمانی وەختێکی زۆری بەخەوە بینە سەر. جاریوە هەیە ئینسان نەخۆشەکەوێت تااقەتی هیچ شتێکی نییە، تۆ ناتوانانی هیچ ینی چالاکیەکەت هەبێت هیچ شتێک ئەنجام بی. سەرقاڵەکانی ڕۆژگار یعنی کۆمەڵێک کات هەیە زۆر زێڕینە بۆ ئینسان، کۆمەڵێ وەخت هەیە عمر هەیە کە ئەو عمرە ئەگەر ئیستیغلالی نەکەی سەکابرا کە ئاگاتە پیری تااقەتی زۆر شتی ناتوانێت، مناڵە ناتوانێت ماوەسا، یان سەرقاڵی ماڵ و مناڵە جاریوە هەیە ناتوانێت، ئیشوکاری دەروی هەیە ناتوانێت. کەواتی سێمە بۆ ساڵی 2021 تا 22 ساخە پێخینە 21 بۆ 22 جەنابەت ئامۆژگاری چییە بۆ مسلمانان، بۆ گەنجەکانمان، بۆ کچان و کوڕانمان کە ینی ئەم ساڵاز چی بکەن باشە، ینی پرۆژیان چی بێت؟ مهمە ئینسان پرۆژێ هەبێ ماوەسا 2 مانگ جارێ 3 مانگ جارێ. جوانە. یعنی بەڕاستی مامۆستاوەکو فرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی اغتنم خمسا قبل خمس، پێنجت هەیە بیقۆزەرەوە ئەو پێنجە، چونکە لە دەست دەرەچێ دوایی، کە لە دەست دەرچوو دوایی پەنجەی پەشیمانی بووە کەسی. مەسەن کاتێک کە تەندروستی بۆ کاتی نەخۆشی، کاتی گەنجێتی بۆ کاتی تەمەن، مەسەن کاتی بوون و سەروەتداری بۆ کاتی بێپارەیی، ژیان بۆ کاتی مردن. بەڕاستی ئەم کاتانەی مە بیقۆزینەوە. هەر لەسەر فەرمودەکەی جەنابەت بەڕاستی من وەبیر خۆم و هەموو دۆست و ئازیزان و گەنج و لاوەکانی ئێمەوە کە بەڕاستیە بێ ئاگایان لەم کاتە بێ. ئەم کاتە هەروە ئاسان نییە، بەڕاستی ئەم کاتە خوای گەورە پێیداوین ئەبێ بزانین ئەم کاتە ڕۆژێ لە ڕۆژان ئەم کاتە نامێنێ، کۆتایی پێێت، ئەم قوت و هێزەمان هەروان نامێنێ، ئەم چاوت هەروە بە قوت و بەهێز نابێ، ئەم لاشت هەروە بەهێز و بە قوت نابێ، ڕۆژێکێت تووشی لاوازی ئەبێ. بۆیە ئێستا کە لە قیمەی هێزای، لە قیمەی گەنجێتیایی، لە قیمەی وزای هەوڵ بە ئەم کاتە زێڕینەی خۆت بە باشی بەرەسەر، هەم بۆ دنیات، یعنی بۆ دنیات ئینسان کاتێکی باش بێتە سەر، هەم بۆ قیامەتیش. بەڕاستی ئەمە قیامەتێک لە بەدەممانایە بە کات ئەتوانی ئاوەدانی کەینەوە. ئێستا مردوەکانمان هاوارەکەن، بانگەکەن، داواکەن لە خوای گەورەڵێن ڕەبی ارجعونی لعلی ئەعمل صالحا فيما تركت، خوایە بمگێڕەرەوە بۆ دنیا، یعنی بمگێڕەوە بۆ دنیا یەک دقە، بەس یەک دقە بمگێڕەرەوە. ئەو ئاوات بە ئەم دقەی ئێمە خواسی، چونکە ئەزانێ یەک دقە لای ئەو زۆر گەورەیە، یەک دقە زۆر گرنگە، یەک دقە زۆر گرنگە. تۆ ئەتوانی بەو یەک دقە خۆی گەورە لە خۆت ڕازیکە، یەک دقە ئەتوانی خوا لە خۆت ڕازیکەی بە یەک دقە. بەس هەر ئەو کاتێشە تۆ ئەگەر ئاگاد لێ نەبێ، بەڕاستی ئینسان ئەتوانێت جاری وا هەیە لەو دقەیە خوای گەورە لە خۆی عاجزکا، خۆی لە خۆی تووڕەکە. نەعوذ بالله ئیمان و کوفر لە یەک دقە جێبەجێ بێ، لە دقە جێبەجێ ئەکرێ. یعنی بۆیە ئەکرێ بەڕاستی ئێمە لە گرنگی کات بڕوانین بۆ ئەو بەرهەمانی کە کات پێمانە بەخشێ. وەکو عەزم کردی خوای گەورە لە فەرمودێکی صحیحا فەرمێ يا ابن آدم لو بلغ ذنوبك عنان السماء ثم استغفرتني فغفرت على ما كان منك ولا أبالي. يعني بس استغفاري، خو استغفاري تقي بيناتش ما موسى كواتم مبستم تشيبو مبستم هو جرينكي أم كاتا ئەوانەی کە مردوون ئێستا تەمەنا ئەکەن بگەڕێنەوە بۆ دنیا بۆی خوا دقەیە کاتیان باتێ بتوانن ئیستیغفارێکی تیا بکەن، بتوانن عەمەلێکی ساڵحی تیا بکەن. هەر ئەو ئاەتی کە جەناب بفەرمووی کۆمەڵی ئاەتێک کە
و توێژی کافرەکان یاخود خەڵکێک کە پەشیمانە لە قیامەتە خۆی گەورەی گێڕێتەوە بۆ مسلمان بۆ ئێرە یعنی قسەی ئەهلی ئیمان و ئەهلی حتا کوفریش بێدینیش لە قیامەتەوە کەم نەقڵ بووە بەس سیرەکەین ئەمانیان نەقڵە بێت کە زۆر ضرورە ئێمە گوێی بۆ بگرین بۆ ئەوەی ئێمە پەندی لێوەرگرین مامۆستا فەرمێ لە زمانی شێخ حەسەنی بەسریە مردوویەکیان ناشت یان برد بۆ سەر قەبران مردوویەک وفاتی کردو یان برد بۆ سەر قەبران وەختێک کە بردیان بۆ سەر قەبران هێشتا قەبرەکە مابووی تەواو ببێ شێخی بەسیر ڕووی کردە ئەو خەڵکە و تەرمەکە دانراوە و فەرمی ئەگەر ئێستا خوای گەورە عومر باتۆ بۆ کەسەی کە لە ناو دارەمەیتەکایە و تابوتەکایە و شۆرا و کفن کرا و نوێژی لەسەر کرا و هەر ئەوەی ماوە قەبرەکە تەواو بێ و داهێڵنێ ناو قەبرەکە خوای ئێستا عومری باتێ تەمەنی باتێ زین و ببێتەوە چۆنە بەلاتانەوە چی ئەکا وتیان وەڵڵاهی قوربان وا ژیانە باتە سەر لەوانەیە سەری لە سوژدا بێ هەڵی نەگرێ هەدا وەفاتەکە فەرمووی دەی وای دانێ ئێوەن ڕاست یعنی وای دانێ ئەوە خوای گەورە کاتی داوە بە ئێوە عمری داوە بە ئێوە ئێمەسە هەر ڕۆشتن لەگەڵ جەنازیشە بەشێکی ئەوەیە بەشێکی ئەوەیە ئێمە دەزی لێوەرگرین پەندی لێوەرگرین ئەو ئێستا محتاجە بۆ یەک سوبحان الله بۆ یەک ئیستیغفار تەی ئێمە کاتمان لە بەردەسایە وەختمان لە بەردەسایە وەختێکە لە بەردەستمانە ئەتوانین زۆر شتی گەورەی تیا بکەین زۆر کەلیماتی گەورەی تیا بکەین زۆر مەسەلەن بەکاری بین بۆ قورئان خوێندن بۆ زیکر بۆ عیبادەت بۆ چاکە بۆ چاکەکاری یا بۆ خوێندنەوە مامۆسا وەکو جەنابە فەرموو بۆ فێربوونێکی زوبان فێربوون لە ئیشێکی خەیرە یعنی هەموو ئەمانە لە کاتە ئەکرێ بۆ یەک کات هەم لە قورئانە بە پیرۆز و گەورە و گرنگ تەماشا کراوە هەم لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە گەورە و گرنگ تەماشا کراوە هەم ئێمەش بەڕاستی بێ کات زۆر بە گەورە تەماشاکەین نەک وەکو دەسماییە کە زایعیکەین و بە چاوێکی کەمەوە تەماشاکردنی کات ئەوە خەسارێکی زۆر گەورەیە بەڕاستی هەموو سەری ساڵێک مرۆڤێکە بە تێپەڕبوونی ساڵ پیرترە بێت ئەو ڕۆژەی بە جەژنی زانین ئەگەر بەرەکەتێک بە قاومانەوەی قیامەتی بۆ نەڕەخسێنێت ڕۆژانێکی زۆر چاوەڕوانی هاتنیەکەین کەچی بە یەک ڕۆژ تەواوە بێت جەلالەدینی ڕۆمیە فەرمێ هەچ کاتێک باسی ناوی تۆ کرابێت باس و خواست بوو بێ لە ناو ناوانە ڕووم پێداوە و بەڕوویا پێکەنیوم ئەڵەی تۆ جەژنیت و بێجگە لە تۆ باقی ڕۆژە ئاساییەکانە جەژن لە سروشتی مناڵیەوە نزیکە هەتا لە مناڵیەوە نزیک بی زیاتر دڵی پێخۆشەکەیت لەم وڵاتانەی ئێمە لەبەر زۆری نادادی و ستەمی سیاسی و باری خراپی ئابووری و کۆمەڵایەتی یادێکی زۆرە کرێتە جەژن و هاوردەیەکی زۆر بە سەپاندن جلو بەرگی جەژنی پێپۆشرێت وەکەوەی سروشتی مناڵی کۆمەلگا بگەشێننەوە و دۆزەخی ڕۆژە ئاساییەکانی ژیانی لێبگۆڕن و سیحری جەژنانەی ساختە بکەن بە لایلایەی خەواندنێکی کاتی و داهاتوویان بیر بەرنەوە